بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە خەسڵەتەکانی سەرکردەی سەرکەوتوو دەکەین. خدای گەورە هەمیشە لە قورئانی پیرۆزدا لە باس و پەسنی پێغەمبەرانی خۆیدا سەلامی خۆیان لێبێ کۆمەڵێ خەسڵەت و سیفاتی جوانی بەڕێوەبردنی کۆمەڵگەشیان باز دەکا. وەک لە باسی موسادا دەفەرمێ بەهێز و دەستپاک، لە باسی یوسفیشدا دەفەرمێ هەم پارێزەری مڵک و ماڵی دەوڵەتە و هەم شارەزاشە لە بەڕێوەبردن و ئیدارەکردنی دەوڵەتەکەیدا. ئەمەش بۆ ئەوەیە لەگەڵ ئەوەی ئەم پێغەمبەرە بەڕێزانە بۆ ڕۆشنکردنەوەی قیامەتی مرۆڤەکان کارەکەن، لە هەمان کاتیشدا دەبنەوە بە پێشەنگ و پێشڕەوێکی چاکی کۆمەڵگا بۆ مرۆڤەکان. پێغەمبەری خوداش صلی الله علیه وسلم لە فەرموودەکانیدا بە چەندین شێوە باسی لە سیفەت و خەسڵەتی سەرکردەکان کردووە و سەرکردەی باشی بە ئێمە ناساندووە و ئەرکی سەرکردەکانیشی دیاری کردووە بەرامبەر بە جەماوەر و کۆمەڵگە و ئەرکی کۆمەڵگەش بەرامبەر بە سەرکردەکان. بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد مەولەوی بانخوازی ئیسلامیم کردووە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سەرەتا لەو پرسیارەوە دەست پێکەم زانم سەرکردە کێ یان بە کێ دەگوترێت سەرکردە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله حق حمده والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأمته أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا آمين. بتأكيد مسألة سركردة صفتك خوي پروردگار لهندێک کەسا دروستی کردووە لە هەندێک کەسا دروستی نەکردووە، واتە هەموو مرۆڤەکان کە خوای پەروەردگار خەڵقیانی کردووە صفاتی سەرکردەیان تیان نییە. چونکە ئەگەر هەموو خەڵکی سەرکردە بن ئەیچێ جوندی بێ، ئەیچێ سەرباز بێ، ئەیچێ ئەموری وڵات بەرێ بەڕێوە لە ژێردەستەکان. خوای پەروەردگار بە تایبەتی لە کۆمەڵێ مرۆڤە خەسڵەت و سیفەتی تایبەتی سەرکردە دروست ئەکا کە ئەمە قەزەیە کە زۆر جار مناقەشە و جیدال ڕوویداوە لە نێوان زانایانە ئایا سیفاتی سەرکردە ئەمە سیفاتێکە کە بەهرەیەکە خوا داوێتی بە مرۆڤ یا ئەوەتە لە ڕێی تعلیم و علم و زانست و زانیاریەوە ئینسان پێی ئەگا. زۆری زاناکان لەسەر ئەوەن کە مەسئلەی سیفاتەکانی سەرکردە بەهرەیەکی خوای پەروەردگارە، ئیدا بە هەندێک کەس نەیدا بە هەندێک کەس. بۆیە سیفاتی سەرکردە بە کورتی بریتە لەوەی کەسێک کە بتوانێ ڕابەرایەتی جەماوەر بکە بەرەو ئەو هەدەفە بیان با کە خۆی مەبەستێتی. جا ئەمە لە هەر مرۆڤێکا بێ جاری وایە ئەو سەرکردەیە سەرکردەیەکی زاڵم و ستەمکارە، واتە خەڵک بەرەو ئەو زوڵمە ئەبا کە خۆی مەبەسێتی، وەڵام جاری واشەیە ئەو سەرکردەیە سەرکردەیەکی عادیل و دادپەروەرە، خەڵک بەرەو ئەو عەدالەتە ئەبا و بەرەو ئەو ژیانە خۆشە ئەبا کە خۆی مەبەستێتی. کەواتە بە کورتی مختصر هەر مرۆڤێک توانیتی ڕابەرایەتی خەڵک بکە، بتوانێت قەناعەت بە خەڵکی بکات، بیان بە بەرەو هەدەفێکی دیاریکراوە کە خۆی مەبەستێتیەوە پێی ئەوترێ سەرکردە. جا ئەمە لە هەر ئەم سیفەتە لە هەر مرۆڤێکا بێ، ئەو مرۆڤە بە تەئکید ئەبێتە سەرکردە درەنگ بێ یا زوو بێت. بەڵێ کاتە مامۆستا ئەو کەسەش کە بەرەو بەرژەوەندیەکی خۆی بەرەو مەنزڵێکی خراپ بەرەو ئاراستەیەکی خراپ پێشڕەوایەتی و سەرکردایەتی مرۆڤەکانەکە، ئەمەش ئەگەر لە ئەگەری سەرکەوتنیە و لە ئەگەری ئەوەی کە کاروانەکەی ئەگەێنێتە مەنزڵ هەر پێ ئەگوترێت سەرکردە؟ بە تاکید پێ ئەوترێت سەرکردە، بەڵام سەرکردەیەکی خراپ ئێمە لەم دنیاە ئەبینین. بۆ نمونەیەکی وەک هیتلەر توانیتی قەناعەت بەو خەڵکە بکا بەرەو ئەو هەدەفە بیان بە هەمویان بەکوشدا و نیوەی ئەو میلەتی خۆی بەکوشدا. وڵاتی ئەڵمانیای بەرەو وێرانی برد، بەرەو ئیبادەی برد، بەرەو تەدمیری برد. بەڵام ئەم کابرایە لەبەرەوەی سیفاتی سەرکردەی تیا بوو بەڕاستی، یعنی بە جۆرێکی واخۆ هیتلەر ڕەنگە هەمووتان ژیان نامەیتان خوێن بێتەوە، ئەم پیاوە نایب عەریف بووە، دوای بۆ بە عەریف، نایب عەریف بووە لە ناوجێشی ئەڵمانیا، دوای بۆ بە عەریف. بەڵام لەبەرەوەی کۆمەڵە سیفاتی سەرکردەی تیا بووە لە ئاستێکی نزمە زۆر بەزوویی گەشەی کردووە، هەتا گەیوەتە ئەوەندەی ئەوەی کە ڕۆژێک سەربازەکانی خۆی تاقی ئەکاتەوە لەبان بینایەکی 5 قات تەدریبیان پێیەکە، ئەڵێ بزانم ئەم سەربازانە جۆڕایاڵن بۆ من یان نا. تەبەن کاتێککە ئیعازیان ئەداتێ بەرەو پێش بڕۆن، ئەڕۆن بەرەو پێشەوە هەتاوەکو ئەگەنە سەر لێواری بیناکە دەنگ ناکە، ناڵێ بوەستن. تەبەن کاتێک کە تەدریب بە سەرباز ئەەکەی هەتاوەکو نەڵی مەوەستن یا نەڵێ بەلای ڕاستە ئەدەنەوە یا بەلای چەپا یا بەرەو دواوە تا تەوجیه وەرنەگرنەوەن هەر بێ بڕۆن.
ئەڵێ کاتێک کە ئەڕۆن ریزی یەکەمی سەربازەکان بەرەبنەوە، ریزی دووەم بەرەبێتەوە، ڕوزی سێم ریز لە دوای ریز ئەو خەڵکە بەرەبێتەوە، ئەو سەربازانە ناوەستن. بۆیە هیتلەر هەست ئەکا کە بەڕاستی بە ئەندازەیەکی باش ئەو خەڵکە جۆڕایەڵە بۆی اینجا دەست ئەکا بە کارەکانی خۆی. کەواتە سیفاتی سەرکردە بە تەئکید لە هەر کەسێکا بوو ئەتوانێت جەماوەر بە دوای خۆی بێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەرکردەیەکی عادل بوو، سیفاتی سەرکردەیەتیا بوو بەڕاستی. چۆن هیتلەر خەڵکی بەرەو ئەو هەموو خوێن ڕشتنی و بەرەو ئەو هەموو وێرانیە برد، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام خەڵکی بەرەو ئاوەدانی و بەرەو ژیانێکی گوزەرانێکی خۆش برد. هەست دەکەین لە ئیسلامی پیرۆزدا خودپەرستی و سەرکردەپەرستی شتێک نییە بە ناوی ئەم شتەوە کە سەرکردە هێڵی سوور بێ. بۆیە خوای گەورەش ئەفەرمێ یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەفەرمێ کاتێ ئیتاع و گوێڕایەڵی سەرکردەکان بن کە ئیتاع و گوێڕایەڵ یان فەرمانەکان وەکوڵێ یەکانگیر و وابەستە بێ بە فەرمایشت و فەرمانی خوا پێغەمبەرەوە. کەواتە لە ئیسلامدا شتێک نییە بەوەی کە سەرکردەیەک هەر شتێکی پێخۆش بوو، وەکو لەو نمونەی کە سەرکردەیە بە شوێن کەوتوەکان یاڵێ لە غەزایەکە بچنە نێو ئاگرەوە دوای کە بۆ پێغەمبەری ئەگەڕنەوە ئەفەرمێ ئەمە چۆن لێگەدەنەوە جەنابتان چۆن بەتەئکید خوای گەورە کە فەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم یا ئەیها الذین آمنوا ئەطیعوا الله وأطیعوا الرسول، دوایە فەرمێ وأولی الأمر منکم بە واوی عەتف، یعنی کە بۆ خوای پەروەردگارە فەرمێ ئەطیعوا شەی ئەطیعوا بەکاردێنێ. بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئەطیعوا الله وأطيعوا الرسول، إثنما إطاعة هيج مجالك تيانية دوائي بو أولي الأمر فرمي وأطيعوا أولي الأمر منكم، فإن تنازعتم بس بو فرمي وأولي الأمر منكم، بو أولي الأمر كا بوابك عاطف هنا يوصل بيغمر عليه الصلاة والسلام. كواتل لير يا زانان أفرمون عاطف ومعطوف هردو كان أبي يك صفتيان هبي يك درنجاميان هبي بويا كاتيك أولي الأمر جور رايالي أكري أوامركاني وأوامركاني بيغمر إخوابي عليه الصلاة والسلام. بۆیە خوای گەورەش کە فەرمێ وإن تنازعتم في شيء هەر بۆ نەش کۆتایی نێناوە، چونکە ئەمە ئەهلی اللغە لێتی ئەگەن ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولي الأمر ئەو واوەکەواوی عەتفە زیاتر ئەهلی اللغە لێتی ئەگەن. بەڵام بۆەوەی خەڵکی جەماوەر بە تەواوەتی لەم قەزەیە حاڵی بن، دوایە فەرمێ وإن تنازعتم في شيء نزاعی دروستە بێ، بربەرەکانی و کێشە و جەرمەسەرێ دروستە بێ دایمە لە ئیش و کارە، ئەفەرمێ فەڕودوه إلى الله والرسول. کاتێک کە ئەیجێڕیتەوە بۆ لای قورئان، ئەیجێڕیتەوە بۆ لای سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، ئەو کاتە جوان ڕێیەکەت بۆ ڕوون ئەکاتەوە، ڕێیەکەت بۆ واضح ئەکا کە ئێمە چۆن تەعامل بکەین. بۆیە مەسەلەی سەرکردە لە ئیسلامە تەقدیس ناکرێ. لە ئیسلامە تەنها قورئان و حەدیسی پیرۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام مقدسن، ڕەئی هیچ زانایەکش تەقدیس ناکرێ بە واتایی کە ئێمە بۆمان نەبێ لێلا بدەین. ڕەئی هەموو زانایەک دایمە زانایان فەرموویانە پێویستی بەوەیە بەڵگەی بۆ بێنیتەوە نەک بیکەی بە بەڵگە بەسەر. ئیمامی ئەبوبەکریش لە وتاری دەست بەکاربوونی هەروە ئەڵێ تا گوێڕایەڵی خوا پێغەمبەرم گوێڕایەڵم بن، ئەگەر سەرپێچی نافەرمانیم کرد ئێوەش بەشمشێر ڕاستم کەنەوە. ڕاستە. کەواتە مامۆستا لەمەوە ئەگەینەوەی کە سەرکردایەتی پێشڕەوایەتیکردنی خەڵک بەرپرسیارەتی ئەمانەتێکە و خوای گەورە داوێتێ کۆمەڵێ بەندەکانی ئەوانیش ئەبێ بەپێی ویست و فەرمانی خوای گەورە لەگەڵ بەندەکانی بجوڵێنەوە کە ئایا سەرکردایەتی ئەمانەتێکە یان ئەم مرۆڤە لە ئازایەتی و چاونەترسی خۆیەوە بەدەستی ئەخا. بەتەئکید ئەمانەتە، ئەو ئەمانەتەش کە باشترین شێوە کە بۆمان دەرئەکەوێ کە ئەبوذەر ڕزای خوای لێبێ کاتێک کە داوای بەرپرسیارەتی سوپایەک ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەزانێ ئەبوذەر هەتا بڵێ پیاوێکی مەحبوب بووە، پیاوێکی خۆشەویست بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، پیاوێک بۆ بە معنای کەلیمە ئەم پیاوە ئیماندار بووە، ئیمانی دامەزراو بووە و ئەهلی تەقوا بووە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەزانێ لە ڕووی هەیمەنەتەوە، لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی لاشەیەوە، لە ڕووی تواناوە ئەبوذەر توانا و قدرەتی بەڕێوەبردنی ئەو سوپایی نییە. بۆیە ئەفەرمێ بە ئەبازەر ئەفەرمێ ئەبازەر إنها أمانة وإنها خزي وندامة يوم القيامة إلا من أخذ بحقها وأدى الذي كان عليها. بۆیە فەرمێ ئەی ئەبازەر ئەمە ئەمانەتێکە ئاگادار بە لە ڕۆژی قیامەتە بەرپرسیارەتی سەرشۆڕی و پەشیمانیە مەگەر بۆ کەسێک کە توانی بێتی ئەو ئەرکەی سەرشانی بە تەواوەتی جێبەجێ بکە و حەقی خۆی بە تەواوەتی دابێتێ. بۆیە ئەبازەر تێ ئەگەیەنێ وئینەکە دوایە فەرمێ وئینەکە ڕەجوڵ ضەعیف، ئەی ئەبازەر تۆ پیاوێکی لاوازی بە کەڵکی ئەم میهنەیە نایی. جا ئەمە زۆر مهمە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەوها بە سەراحەت بە خۆشەویستێکی خۆی فەرمووە ئینەکە ڕەجوڵ ضەعیف. ئەمە فێرمان ئەکا، یعنی ئێمە نابێ ڕووگیر بین لەو قەزیانەیە. جاری وایە لە ناو دەوڵەتە
کەسێک بەرپرسیارەتیەک ئەگرێتە ئەستۆ کە خەڵکانێک لەسەر و ئەوەوە خەڵکانێک لە خوار ئەوەوە یا لە هاو ئاستی خۆیە ئەزانن ئەم مرۆڤە بەکەڵ چەند بەرپرسیارەتێ نایە بەس کەسێک لە ڕووی نایە بڕوا لە بەرامبەر یا بڵێ وەڵی کاکە تۆ بەکەڵەکەم کارە نایی ئەمە زۆر مشکیلەیە یعنی سایقی سیارەیەک شۆفێرێک کە سیارەیەک ئەدرێتە دەستیەوە کاتێک کە ئەزانی کاکە بەکەڵکی ئەم ڕێگایە نایە بەیانی سیارەکە وەرئەگەڕێ خەڵکێکی زۆر بەرە و خەتەرێکی گەورە ئەبا لەوە زۆر مهمتر ئەوەیە کە تۆ زۆر بە سراحەت لە ڕوود بێ لە بەرامبەر ئەم مرۆڤەیە بڵێ کاکە وەڵا تۆ بەکەڵک ئەم کارە نایێت ئەمە ئەمانەتێکە پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام فێرمانەکە لە بەرامبەر ئەبوو ذەڕە زۆر بە سراحەت ئەفەرمێ ئینەکە ڕەجوڵ ضەعیف ئەی ئەبازەر تۆ پیاوێکی لاوازی و ئەمەش ئەمانەتە ئەم ئەمانەتە سەرشۆڕی و لێقەومانە بەڕاستی بۆ خەڵکی لە ڕۆژی قیامەتە ئیلا مەگەر کەسێک بتوانێت حەقی خۆی پێ بدە بۆیە بەڕاستی مەسئلەی ئەمانەتە سێکە حتا نەک هەر سەرکردایەتی هەموو کارێک لە دنیاە خی پەروەردگار بەقەد ئەندازەی گەورەی ئەو کارە ئەمانەتی خسۆتە ئەستۆی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ڕۆژەی فەتحی مەککە کلیلی دەرگای مەکە لای بەنی شەیبەیە لای ئەم بنەماڵەیە کە خزمەتی کەعبەیان کردووە لە پێشترە کە هەندێک لەن لای عوسمانی کوڕی مەطعون بۆ ڕەزای خوای لێ بێ دوای تەبەن مسلمان بوو یەکسەر عەلی کوڕی ئەبی طالیب ڕەزای خوای لێ بێ ئەڕوا کلەکە لە عوسمانی کوڕی مەطعون ئەسەنێ و ئەی هێنێداتە دەست پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام تەبەن تا ئەو ڕۆژە مشریک بووە ئەڵێ چۆن ئەبێ کلیلی دەرگای کەعبە لای مشریکێک بێ بەڵام خوای پەروەردگار ئەزانێ ئەم پیاوە بەدڵسۆزی خزمەتی کەعبەی کردووە وەلەو کانە مشریکش بەڵام بەدڵسۆزی خزمەتی کەعبەی کردو پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ئەیەوێ کلیلی کەعبە بداتە دەست عەباسی مامی ڕەزای خوای لێ بێ یەکسەر خوای پەروەردگار لە ئاسمانەوەم ئایەتەدا ئەبەزێنێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها خوا ئەمرتان پێەکە ئەمانەت بگێنەوە دەست ئەهلی خۆی جا ئەمە سەیری کە بکەینە قیاس کلیلی دەرگای کەعبە خۆ بەخوا عەباسیش ڕەزای خوای لێ بێ ڕەنگە وەکو عوسمانی کوڕی مەطعون باشتر بیتوانێت خزمەتی کەعبەی کردایە بەڵام کە خوای پەروەردگار ئەبینێ چەندەها ساڵە ئەم بنەماڵەیە کلیلی دەرگای کەعبەیان لایە خزمەتی کەعبەیان کردووە بە دڵسۆزی بە دەوریا هاتوونە نەیان هێشتووە کەم و کوڕی پێوە دیار بێ خوای پەروەردگار ئەمە بە زوڵم ئەزانەیە کاتێک کە کلیلی دەرگای کەعبە لەوان بسەندرێتەوە کە هیچ کەم تەرخەمیەکیان نەکردو با مشریکش بن بۆیە خوای گەورە ئایەتەدا ئەبەزێنێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ئیمامی عەباس بانگەکە ڕەزای خوای لێ بێ کیلەکەی لێ ئەسەنێتەوە ئەیداتە دەست عەلی کوڕی ئەبی طالیب ڕەزای خوای لێ بێ فەرمێ بڕۆ تەسلیمی دەست عوسمانێک ئەفەرمێ بۆ ئەی پێغەمبەری خوا فەرمێ خوای پەروەردگار ئەمری پێکردم کاتێک کە کیلەکە ئەبان ئەفەرمێ بۆ ئەم کلەتان هێنایەوە بۆ من بە ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ ئەڵێ وەڵڵی خوای گەورە لە ئاسمان و ئایەتیدا بەزان دیفاعی لە تۆ کرد دیفاعی لە تۆ کرد کە ئەم کلە ئەبێ لای تۆ بێ وتی یعنی ئەو خوایەی ئەو محەممەدە کە ئیدعای بۆ ئەکا لەسەر منێکی مشریک هاتە جواب یعنی کلەکە ڕازینەوە بدرێ بە عەباسی کوڕی عەبدولموتەلیب درا بە من وتی بەڵێ دەی وتی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله والله أو خوايا ما دام دفاعي لمن كر أم دين حق چونکە زۆر پێی بێتاقەت بوو بۆی کلەکەی لێ سەندرایەوە زۆر مسلمان بوو مامۆستا لە باسی سەرگوزەشتەکەی ئەبوو زەڕ کە کاتێ داوای یەکێ لە والیاتیەکان یان یەکێ لە کارەکانی دەوڵەتی ئیسلامی مەدینەکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەگەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ فەرمێ لەسەر ڕووی زەوی و لەژێر شینایی ئاسمانە پیاوێکی تر نییە لە ئەبوو زەڕ ڕازگۆتر و دڵسۆزتر بێ بەڵام کەڵکی ئەوەی پێوە نییە لەم سەردەمەی خۆمانە هەر لە نێو مسلمانانە ئەبینین بانگەشەکردن بۆ خود بانگەشەکردن بۆ پەرلەمانە وەزیرایەتی ئەندامی سەرکردایەتێکی لە حیزبەکان بێ خەڵکێکی زۆر ئەبینی بە پۆستەر و بە تەلەفۆن و لە بەرنامەکانە بانگەشە بۆ خۆی ئەکا وەکوڵێ داوای ئەم پۆستە ئەکا ئایا ئەمەش چۆن بەراوردەیەکە نێوان ئەم دوو داواکاریە ئەمەشیان هەرەمان داواکاری نادروستە یان ئەمەیان بە جۆرێکی دیکەیە وەڵی ئەوەی من لێ حاڵی بم لەم قەزەیە هەچەنە ئەوە بابەتێکە پێویستی بە فتوای ئەهلی فتوا و پێویستی بە فتوای مجتەهیدەکان هەیە قسەی تایبەت لەسەر ئەو قەزەیە بکەن چکە بمانەوە نەمانەوەیە کاک ڕیاض مەسئلەی پەرلەمان مەسئلەی هەڵبژاردن ئەم مەسائلانە بۆتە ئەمرێکی واقع لەناو عالەمی ئیسلامیە بۆتە ئەمرێکی واقع لەناو عالەمی ئیسلامیە بە چاوی خۆمان بینیمان لە هەر وڵاتێکە هەر خەڵکانێک بەشداری هەڵبژاردنیان نەکرد بازیاندا بۆ نمونە لە عێراق لە ساڵی 2003 کە حیزبی بەعز ڕووخاو ئەم وڵاتە کەوتەوە دەست خەڵکێکی تر
سنەی عێراق بەشداری هەڵبژاردنیان نەکرد لە 2004 ئەمانەیە هەڵبژاردن کرا کە بەشداری هەڵبژاردنیان نەکرد گەورەترین باجیاندا و گەورەترین زەریبەیان لەو قەزەیەدا و لە هەموو سنووری عێراقا سنەیەک دەسەڵاتی نەبوو حتا لە مەرکەز سورتەیەکە دەسەڵاتیان نەما دەسەڵات گشتی کەوتە دەست شیعە بە چاوی خۆمان بینیمان کە ئەهلی سنە لە عێراقا چیدا لە بەرەوەی دەسەڵاتیان نەما ئەمە ئەمرێکی واقعە بەڵام لە مەسائلی ئەمەیە ئایا تا چەندێک ڕەوایە ئینسان داوای سوڵتە و دەسەڵات بکە یا بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی بکاو بە خەڵکی بڵێ خەڵکینە دەنگ بە من بدەن ئێمە ئەوەی کە من لێی حاڵی ببێتن لەم قەزەیەیە جیاوازی هەیە لە بینی دوو حاڵەتە حاڵەتێکەوە سوڵتە و دەسەڵات هەمووی لە ناو مسڵمانانایە سوڵتە و دەسەڵات هەمووی لە ناو مسڵمانانایە وەکو ئەو کاتێک کە ئەبوو زەر ڕەزای خوای لەبێ داوای سوڵتە و دەسەڵاتەکە ئەو کاتە سوڵتە و دەسەڵات علمانیتیان نییە یەهودیتیان نییە جوولەکەیتیان نییە مەسیحیتیان نییە مشریک و بتپەرستیتیان نییە بێدینیتیان نییە دەسەڵات هەمووی هی مسلمانانە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەسەڵاتەکە بدا بە ئەبوو زەر ئەبێ لە مسلمانی چکەی بسەنێتەوە بێ لە سەحابەی چکەی بسەنێتەوە کە ڕەنگە ئەو سەحابێ لەو بەتواناتر بێ جیاوازی هەیە لە بینی ئەم حاڵەتە لەگەڵ حاڵەتێکە کە تۆ بەرامبەرەکەت خەڵکێکی علمانیە خەڵکێکی بێدینە کاتێک کە تۆ ئەچیتە سەر دەسەڵات قورئان تەطبیقەکەی دین بەرەو پێشەوە بی گەشە بە دین ئەدەی کاتێک کە ئەو ئەچێتە سەر دەسەڵات علمانیە دێنێتە پێشەوە علمانیت گەشە پێ ئەدا دین ئەخاتە دواوە دین شکست پێ دێنێ یعنی کاتێک کە من دەسەڵاتدار بم لە وڵاتەیە نایەڵم حاجیەکی قوربەسەر کە ئەڕوا بۆ حەج چل وەرەقەی لێ بسەندرێ کە من ئەزانم ئەمە زوڵمێکە بەڕۆن و ئاشکرا لە حاجی ئەکرێ ئەو مرۆڤەی کە ئەڕوا بۆ حەج هەمووی دەوەرەقە سرف ناکە هەموو دەوەرەقەی تێ ناچێت چونکە هەر بە بەڵگەی ئەوەی مانجێ پێشەوە خەڵک ڕوا بۆ عمرە بە دەوەرەقە ئێخۆ هەر بەقەدە و کابرایە مێنێتەوە لە حەجە هەر بەقەد وەگە و تیاری ئەوێ هەر وەگە و ئوتێلی ئەوێ هەر وەگە و خواردن ئەخوا هەر وەگە و جێگە و ڕێگەی ئەوێ هەر هەمان مرۆڤە لێرە دەوەرەقەی لێ ئەسەندرێ بەڵام کە ڕوا بۆ حەج 40 وەرەقە و 50 وەرەقەی لێ ئەسەندرێ باشە بەیانی ئەگەر مسلمانێک دەسەڵاتدار بێ نەیاڵێ ئەم زوڵمە لە ئەهلی خەڵکی حاجی بکرێ کاتێک کە دەرگای مزگەوتەکاندا ئەخرێ و ناهێڵن خەڵک قورئانی تیا بخوێنێ و خەڵک دەرسی تیا بخوێنێ لە کاتێکا کە دەرگای نادیەکان 24 ساعت کراوەیە خەڵک ڕوا عراقی تیا ئەخواتەوە ئەگەر مسلمان دەسەڵاتدار بێت لە وڵاتەیە بە پێچەوانەوە نایاڵێ ئەم قەزیانە ئاوها بێ زۆربەی زۆری بابەتەکان ئەگۆڕێ بە جۆرێکی باشتر بۆیە من قەناعەتم وایە جیاوازی هەیە لە بینی حاڵەتێک بۆ حاڵەتێک بە بەڵگەی ئەوەی یوسف عەلەیهی سەلات وەسەلام کاتێک کە لە دەوڵەتێکایە ئەبینێ دەسەڵات لەژێر دەسەڵاتی خەڵکی بێدین و دوور لە خوایەیە خۆی داوای دەسەڵاتەکە پێغەمبەری خوایە عەلەیهی سەلات وەسەلام نەکەر پێغەمبەرە کوڕی پێغەمبەر بووە چوار پشت پێغەمبەر بوو سەلات وەسەلامی خۆیان لێبێ بەڵام لەگەڵ ئەوەشا خۆی داواکە فەرمێ ئیجعلنی عەلا خەزائین الئەرض إني حفيظ عليم خوي دعاية بخويك يعني أو يوسف عليه الصلاة والسلام خوي جورا أي جريته عتابي شيء لناقري كبري بو بانقش أبو خوتك خوي بانقش أبو خويك فرمي إني حفيظ عليم كاك من داني لسر أعم خزينية من مروفيكم دسباكم أخكسيكم كبراسي علمي شمبيا يعني أودو صفتيك خوي جورا بو مصاباسيك عليه الصلاة والسلام القوي الأمين بهمان أودو صفته بلام بزمان كتير حفيظ عليم حفيظك ئەمینەکەیە عەلیمەکە قەویەکەیە يعني من علم پێیە من ئەزانم ئەوە بفعلەن وڵاتی میسری بژانەوە کەواتە من قەناعەتم وایە ئەگەر هاتوو ئەو خەڵکەی کە خۆی کاندید کردووە هەر هەمووی خەڵکی مسلمان و دیندار و دامەزراو بوو من پێم وایە ئەو کاتە ڕەنگە شەرع ڕێگە نەدا تۆ بانگەشە بۆ شەخصی خۆتکەی بەڵام ئەشێ بانگەشە بۆ جەمعێک بکەی کە ئەو جەمعە پێت وایە لە هەموو جەمعەکانیکە یا ڕێکخراوێک کە پێت وایە لە هەموو ڕێکخراوەکانی تر باشتر ئەتوانێ خزمەتکە بەڵگەی ئەوەشمان هەیە هەر لە ژیان و سیرەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام و هاوڵانی بەڕێزیە بەڵگەی ئەوەمان هەیە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام وەفات ئەکات مهاجر ئەڵێن ئەبێ خەلیفە بێ لە مهاجری بێ ئەنسار ئەڵێن ئەبێ خەلیفە لە ئەنسار بێ ماوەی بڕۆسەری سیرە بکە یەک شەو ڕۆژ مناقەشە بووە لە نێوان مهاجر و ئەنسارە مهاجر ئەچوونە سەر مەنەسە و بانگەشەیان بۆ خۆیانە کرد فەزلی مهاجریان باس ئەکرد پێغەمبەر لە ناو ئێمەیا بووە عەلەیهی سەلات وەسەلام دین لە ناو ئێمەیادا بزیوە دین لە ناو قوڕەیشا بووە ئیتر ئێمە ڕەزالەتمان دیوە ئێمە دەردەسەرێمان دیوە بانگەشیان بۆ خۆیانە کرد
حرامش نەبوو بێ شەرعیش نەبوو ئەنساریش لەم لاوە ئەچوونە سەر مەنەسە بانگەشیان بۆ ئەنسارە کرد خۆ لە کاتێکە دوو جیهاد بەرامبەر یەکن ئەنسار و مهاجرە دووشی هاوڵی بە ڕێزی پێغەمبەرن عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەنساریش بانگەشیان بۆ ئەنسارە کرد ئەیانوت ئێمە ئەنسارین ئێمە نەبووینایە دەوڵەتی ئیسلامی دروست نابوو ئێمە گەورەترین پشت و پەنای پێغەمبەر بووین عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا لە هەموو شوێنێ زوڵمی لێ ئەکرا ئێمە لێرە پەناماندا کەواتە ماوەی یەک شەو ڕۆژ هێشتا جەنازەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سیریا فەرمێ نەنێژرا بوو دایان نابووتیان جەنازە نانێژین هەتاوەکو خەلیفە هەڵنەبشێرین ماوەی شەو ڕۆژێ بانگەشە ئەکرا زۆر باشە مامۆستا وەکو باسەکە ئێمە باز لە خەسڵەتەکانی سەرکردەی سەرکەوتووە با من بپرسم خەسڵەتی سەرکردەی سەرکەوتوو کامەیە ئێمە بمانەوێت سەرکردەیە بناسینەوە کۆمەڵی خەسڵەت و تایبەتمەندی هەیە ئەم خەسڵەتانە کامانن ئەگە جەنابێت بە خاڵ بێ بە ڕیزبەندی بێ ئاماژەیان پێ بکەیت جوانترین خەسڵەتیان و دیاریترین خەسڵەتیان خوای گەورە لە قورئانە لە 3 ئاەتە دوو سیفەتی باس کردووە هەردوو سیفەتەکە لە 3 ئاەتە بەڵام بە 3 سیغەی جیاواز دووبارە ئاوێتەوە بە 3 سیغەی جیاواز بەڵام هەرسێکی یەکشتە لە باسی موسایە کاتێکە عەلەیهی سەڵاتو وەسەلام کە بۆ مناڵەکانی شوعەیب مەڕەکان ئاوەدا کچەکانی شوعەیب بە باوکیان ئەڵێن یا ئەبەتی ئستەئجیرهو باوەی گیان ئەم پیاوە بگرە بە شوان بۆ ئەفەرمون ئینە خەیرە مەن ئستەئجەرتە القەوییو الئەمین دوو سیفەت باسەکەن ئەفەرمون باشترین مرۆڤ کە تۆ بیگری بە شوان بۆی شوانەتی مەڕەکانمان بکە بەکرێی بگری ئەم پیاوەیە کە دوو سیفەتی تایە ئەم دوو سیفەتە زۆر گرنگە یەک قەوی بۆ موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە چوو بینیتی ئەم کچانەی شوعەیب کز و لاواز دانیشتوونە مەڕەکانیان تینوویەتی ئەو عالەمە دێ بۆ خۆی یەک بە یەک مەڕی خۆی ئاوەدا و بەردەکا خاتەوە بان بیرەکە ئەمانیش کەوتونەتە دواوە زۆر زگی پیانەستوێ زڵمێک ئەبینێ ئەو زڵمی پێ قبوڵ ناکرێ یەکسەر لیانە پرسیاڵێ بۆ واکەن بۆ دانیشتونە بۆ مەڕەکانتان ئاو نادەنەڵێ وەڵای ئێمە دەسەڵاتمان نییە و باوکمان پیرە و پەکمان کەوتۆ کەسمان نییە و مەجبورە بێت چاوەڕێ بکەین هەموو خەڵکەکە مەڕەکەی خۆی ئاودا و بڕوا ئینجا لە ئاخرە ئێمە مەڕ ئاو بدەین یەکسەر غیرەتی ئەجوڵێ ئەو زڵمەی پێ قبوڵ ناکرێ ئەو ستەمی پێ قبوڵ ناکرێ خۆی ئەڕوا هاسەیریکە ئەمە لێرە قەوێتیەکە هەر لەوەیان نییە کە بە قوت بۆ بەردەکەی لاداوە قەوێتیەکە لەوەیە بۆ لەو هەموو خەڵکە نەترساوە چاو نەترس ئەمە زۆر مهمە یعنی بۆ ئینسان کە چاو نەترس بێت لە بەرامبەر زاڵم و ستەمکارە لەو هەموو خەڵکە نەترساوە کە لە بەرامبەریان ناوەستاون بەبێ پرسی ئەوان بەبێەوەی پرس بە کەسیان کە ئیزنیان لێ وەربگرێ بەردەکە لا ئەدا مەڕەکەیان بۆ ئاوەدا ئینجاش دوایی لەگەڵ ئەوەی کەوا ئەم سیفەتی قەویەتی تیا بووە سیفەتێکی تری تیا بووە کە ئەگەر کەسێک بواە تۆزێ ئاوا حەزی بە ڕابواردن و جنس و شەهوەت و ماڵی دنیا و ئیتر مەلەزات و ئەمانە بواە تۆزێ خۆی بردە پێشەوە لەم دوو ئافرەتە ئەها منەوە مەڕەکەم بۆتان ئاودا تۆزێک کەشوفشیە کرد عنی عاتەن ئینسان ئاوایە بەس لەگەڵ ئەوەشا زۆر بە حەیا زۆر بە شەرم کاتێکش کە ئەڕۆن بۆ لای باوکی دواتەمە دوایی ئەڕۆنەوە بۆ باوکیانە جێڕنەوە ئەڵێ باوە وەڵی گەنجێک پیا بوو بەڕاستی زۆر عەجایب لەو لاوە چاو نەترسانە مەڕەکەی بۆ ئاوداین بەڵام لەم لاشەوە ئەمین و دەستپاک هەر سەیرێکمانی نەکرد هەر نەزەرێکی نەکرد هەر دیقەتێکی نەدا ئەوڕێکی نەدایە بەلامانەوە شوعەیب وتی بڕۆن بۆم بانکەن کاتێک کە ئەڕۆن بە دوای موسایە موسا بانکەن عەلەیهی سەڵاتو وەسەلام موسا ئەفەرمێ من پێشتانەکەوم ئەوەگەر کەسێک بواە تۆزێ بە زۆرێ دەبڕۆن لە پێشمە منەوە بە دواتان نادێم بۆ خۆی لە دوا جوان جوان دیقەت ئافرەتەکان بدە بەڵام نە موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاسی ئەم ئەمانەتەکە فەرمی پێشتانەکەوم ئێوە بە دوا ماوەرن هەنێ بەرد بەدەسەوە گرن حتا فەرمی بە دەنگش پێم مەڵێن چونکە ترساوە لەوەی دەنگی ئەم ئافرەتانە تەئسیر لە نەفس و شەهوەتی بکات بۆیە فەرمیێتی هەنێ بەرد بەدەسەوە بگرن کاتێ ڕاز ڕۆیشتم ئەڕۆم کاتێ ویستان بەلای ڕاستە لا بدەم بەردێک بۆ لای ڕاستم فرێدەن ویستان بەلای چەپە لا بدەم بەردێک بۆ لای چەپم فرێدەن ئەمە خوای گەورە باسی دوو سیفەتی موساکە ئەلقەوی ئەلئەمین ئەمە زۆر مهمە بۆ سەرکردە هەموو سەرکردەیەک پێویستە قەوی بێ بەو واتایی چاو نەترس بێ بەغیرەت بێ بەڕاستی من سیفەتێکی ڕەجەب تەیب ئۆردوگان زۆر پێی معجیبم کە لە کەم سەرکردەی ئەم وڵاتە ئیسلامیانەیە ئەیبینم ئەو پیاوە چاو نەترسە ینی لە قسەیەکی ڤیدۆییە هەیە لەگەڵ ئۆبامایە دانیشتوونە لەسەر دوو کورسیار چوانن بەتەک یەکەون ئۆباما کە خۆی بە فرعونی سەر زەوی ئەزانی تەمان ئەمریکا دەسەڵاتی هەیە بەسەر هەموو عالەمە و تورکیاش دەسەڵاتەکەی لە چاو ئەوانیە قاچ ئەخاتە سەر قاچی بەرامبەر ئۆبامادا ئەنێ ڕێک بەرامبەر ئۆردوگانیش ڕێک قاچ ئەخاتە سەر قاچی بەرامبەر بە ئۆبامادا ئەنێ کە ئەنەما تۆ
قاچت ڕوئەکەیتە منیش بن پێم ڕوئەکەمە تۆ حسابت بۆ ناکەم ئەمە زۆر مهمە بۆ سیفات قەوی ئەم جار ئەمانەتەکە چییە ئەمانەتەکە دەستپاچی تۆ دایمە بە خەمی ئەو میلەتەوە بی نەک بە خەمی زگی خۆتەوە بی دایمە بە خەمی ئەو میلەتەوە بی نەک بە خەمی گیرفانی خۆتەوە بی ئەمە وڵاتە ئیسلامیەکانی وێران کردووە هەر کەسێ دێتە سەر حکم و دەسەڵات سیفەتی قەوێتی تیا نابینی پرۆژەی پێ نییە بۆ وڵاتەکەی وە پێشخستنی وڵاتەکەی ئەمە بە تەفاسیل نەچینە سەری سیفەتێکتر خوای گەورە باسی ئەکا ئەوەی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە ئەو دوو سیفەتە باسەکە فەرمێ ئینی حەفیظ عەلیم حەفیظ یعنی هەر ئەمانەتەکەیە یعنی دەستپاکم ئەمانەتەکەیە عەلیم هەر قووەتەکەیە یعنی علمم پێیە کاکە شتم پێیە پرۆژەم پێیە ئەوە گەورەترین پرۆژە بوو کە یوسف عەلەیهی سەڵات وەسەلام 7 ساڵ گرانی و قڕان بەسەر وڵاتی میسرا هات نەیهێژە وڵاتە برسێتی ڕووی تێ بکە ئەمە پرۆژەیە کاکە تۆ زۆر مهمە یعنی سەرکردە پرۆژەی بڵێن ئەمانەتەکەی موسا لە بواری جەستە و ئەوەی کە بەداخەوە ئێساچی سەرکردەی بابەناو موسڵمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک هەمویان بۆ مێباز و هەمیشە هەوڵەدەن ئافرەت لەیان نزیک بێەوە نزیک و نافرەت ئەوی دیکەشان لە بواری سەروەت و سامان ئێستا ڕووسەکان ئەڵێن ئێمە پیاو بە سێ شت تاقیەکەینەوە یەکیان ئەوەیە لە بواری ئافرەتا خۆگر و خۆڕاگر بێ یەکشیان دەستپاک و ئەمین بێ لەو سەروت سامانی کە ئەخرێتە ژێر دەستی زۆر ڕاست کەواتە ئەم دوو سیفەتە زۆر جوان کە لە دوو پێغەمبەر خاڵی سێمە لە ئاەتی سێم خوای گەورە کە هەر لە قورئانە باسی جوبرائیلەکە عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە ئەم دینەی بە چیان ناردووە بۆ سەر زەوی هەر لە زمانی ئادەمەوە عەلەیهی سەڵات وسەلام تا زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار مەلایکەیەکی هەڵبژاردووە کە دینی خۆی تەسلیمی کردو هێناوێتی بۆ سەر زەوی واتە قیادەی هەموو بەشەریەت لەژێر دەستی جوبریل بووە چکە ئەو تەوجیهاتی هێناوە بۆ سەرجەم پێغەمبەران و سەرجەم پێغەمبەران سەڵات وسەلامی خۆیان لێبێ تەوجیهاتیان داوە بە بەنی ئادەم خوای گەورە ئەفەرمێ دوو سیفەتی جوبرائیل باسەکە ئەفەرمێ مطاع ثم ئەمین عادی وتە ئەمین ئەمانەتەکەیە مطاع یعنی جۆرایاڵە بۆ ئەمری خوا ئەمەش بە هەمان شێوە قووەتەکەیە یعنی هەر مرۆڤێک لە دنیاە جۆڕایال بێ بۆ فەرمانی خوا جۆڕایال نێ بۆ هەوا نەفسی خۆی کە خۆت تەسلیمی هەوا و نەفسی خۆت کرد قووەتت نامێنێ هێزت نامێنێ چونکە ئیتر ئەو ئینسانە ملکەچ ئەبێ مسەخەر ئەبێ بۆ شەهوەت و ئارەزوەکانی خۆی شەهوەت و ئارەزوو شەیتان ئاوا ئەیسوڕێنەوە بەس لەسەر پەنجە وەکو زەکەریا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک لە ڕۆژان شەیتان خۆی لێ گۆڕی خۆی خستە سەر شکلی مرۆڤێک و هاتە بەردەمی تەمەن زەکەریا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا بۆ یەکسەر ناسیوێتی یەکسەر فەرموویەتی ئیبلیس دوژمنی خوا ئەدناسم تۆ چی خۆتم لێ مەگۆڕە بەس جۆی ئەگرێ ئەڵێ ئەفەرمێ وەرە یەک پرسیارت لێ ئەەکەم تۆ خوایە بە چاشی جوابم دەرەوە شەیتان ئەڵێ فەرموو ئەڵێ بۆ وازە بەنی ئادەم ناهێنن ئێوە بەنی ئادەم بە چی ئەزانن بە چی سەیری ئەکەن بۆ وازی لێ ناهێنی دەبڕۆ بەڕێکی خۆت وازە و خەڵکە بێنە ئیبلیس لە وەڵامە بە زەکەریا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئێمە بەنی ئادەم سێ تاقمن لە بەردەممانە تاقمێکیان بریتین لە ئەو کەسانی گەیشتنەتە دەرەجەی ئیخلاس وەکو ئێوەمەمانن دەستمان لێتان هەڵگرتووە وازمان لێتان هێناوە خۆمان بە ئێوە هیلاک ناکەین ئەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ عومەری کوڕی خەتاب بە هەر دۆڵێکا بڕوا شەیتان بۆ دۆڵەیان ناڕوا بۆ ئەوە زانێت تەواو دەسی لە عومەر شۆریوە ئینسان بگاتە ئەم دەرەجەی ئیتر شەیتان دەسی لێ شۆری وازی لێ دێنێ وەجبەی دووەم شەیتان وتی بریتین لە ئەو کەسانەی کەوا ئیمانیان هەیە بەڵام نەگەیشتنەتە پلەی ئێوە ئێمە زۆر بەو کەسانەوە خۆمان خەریکەکەین هەموو ژیانی خۆمان تەرخان کردو بۆ مرۆڤانەوە بەم ڕۆژگارە هەوڵیان لەگەڵا ئەدەین بەرەو خراپەیان هێنین کە تۆبەیەکەکەن ئەگەڕێنەوە بەرەو چاکە ئەڕۆن ئیتر دایمە لەم بینیان وتی ئەی تاقمی سێم وتی وەڵای تاقمی سێم وەک تۆب لەسەر پەنجەی ئێمە ئاسوڕێ ئەو کەسانە نەگەیشتنەتە دەرەجەی ئێوە ناو ئیمانەشیان هەیە خەڵکی بێدین ئەوانە کە پێیان قالە ئینی بەریئوم وتی هەر هەمووی لەسەر پەنجەی ئێمە وەک تۆب ئەسوڕێ ئێمە خۆمانیان پێوە خەریک ناکەین خەسڵەتەکانی سەرکردە بکەین ئەوەی کەوا بە دەرەجەی یەک خەسڵەتی سەرکردە من پێم وایە لە قورئانە ئەو دوو سیفەتە زۆر باس کرد دیارە خەسڵەتی تر زۆرە خەسڵەتی تر زۆرە کە ئینسان بەدوایە بڕوا مەسەڵەن ئەبێ ئینسان سەرکردە بێ متەواضع بێ ئەبێ خۆنەویست بێ ئەبێ جۆڕایاڵ بێ بۆ خەڵک ئەبێ ئەهلی مشاورە بێ مشاورە بە خەڵکی خوارخۆیەوە بکات ئەبێ حساب بۆ خەڵکی خوارخۆی بکات ئەبێ لەگەڵ نەهامەتیەکانی ئەو میلەتەیە بژێ ئیمامی عومەر ڕەزای خوای لەبێ لە ساڵی 1970 کۆچیە پێی ئەڵێن کە گرانی ئەکەوێتەوە خەڵک نان نێ بیخوا کەس دینارێک لە گیرفانیان نییە کەس چلۆی ئار لە ماڵیان نییە ئەڵێن ئەی عومەر چارەسەرت چیە بۆ ئەو میلەتە چیت پێیە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ هیچ حەلێکم پێ نییە بەس یەک حەلێکم لایە ئەوە ئیتر ئاخر شتە من پێگەیشتم وتیان چییە فەرمی من وەک ئەو خەڵکە ئاژێم
ئەوە آخر حەلی منە گرانی بەدەست من نییە نەهامەتی بەدەست من نییە قڕان بەدەست من نییە خوا بارانی نەبارانەوە وشکە ساڵیە من چی بکەم دەسەڵات نییە لە کوێی بێنم گەنم بۆتان بەڵام ئەوەندەم پێ ئەکرێ من وەک ئێواشە کەی منتان بینی حاڵم لە حاڵی ئێوە باشتر بۆ پەنجە بکەن بە ناو چاومە لەبەرەوەی ئیمامی عومەر ڕەزای خوای لەبێ خۆی خستە ئاستی ئەو میلەتەوە وەڵای کەس گلەی ناکرد کاکە لە نەوەتەکانە بۆ کەس گلەی لێچێتی و پارتی ناکرد لە وڵاتی ئێمەیە بۆ لەبەرەوەی کاکە سەرۆت و سامان نەبوو کابرای بەرپرس تا ڕادێ وەک خەڵکە خەڵکەژێ هەچەندە تۆزێ فەرقی هەبوو زۆر باشە ڕوحم و بەزەیی سەرکردە بۆ ژێردەستەکانی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەکەی فەرمێ هەمووتان شوانن بۆ نمونە بەسەر کار بەدەستوانی کە لە ژێر دەستانیان بۆ نمونە ئیمامی عومەر ڕۆژێ فەرمانی دامەزراندن بۆ یەکێک لە والیەکانی دەرەکا بینێرە بۆ یەکێک لەو شوێنانە بەڵام پێشتر بانگی ئەکا ئەوەی کە ئەو بەسەراتی کە ئیمامی عومەر مناڵەکانی بەسەریاکەون پێکەنێ و ماچیانەکە کابراڵێ من دەمنداڵم هەیە هێشتا کە ئەڕۆمەوە هەر یەکەیان لە سوچێکا خۆی ئەشارێتەوە هێندە لێمە ترسن هێندە بۆن جورئەتمەیە لە ماڵە ئیمامی عومەر فەرمێ قورب بەسەر عومەر کاروباری ئومەت دەدەمە دەست کەسێک کە ڕوحمی بۆ مناڵی خۆی نییە چۆن ڕەحم بە بەندەکانی خوا ئەکا لە زۆر شوێنیشا بۆ نمونە ئافرەتێ ڕایگرتووە سکاڵای کردووە هەژارێک چووە سکاڵای کردووە بەڵام لەم ڕۆیە ئەبینین سەرکردەی هەرەو نەڕەخنەی لێگیرێ بۆ شەو بۆن ئەچن ڕۆژنامە نووسێ مەلایەک بۆ مەحامیەک ئەکوژرێ سەرکردە تا چەنە بێ بە ڕەحم و بەزەی بێ بۆ ژێردەستەکانی وڵای بە تاکید سەرکردە ئەگەر ڕەحم و بەزەیی نەبێ هەر لە ئومەتی پێغەمبەر نییە پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمێ لەیسە میننا من لەم یەرحەم سەغیرەنا وەیوەقر کەبیرەنا ئەفەرمێ هەر کەسێ بەزەیی نەیاتەوە بە ژێر دەستەی خۆیە سەغیر لەوەیە دوو واتای هەیە معنای حەقیقی ئەوەیە کە تەمەنی لە تۆ مناڵتر بێ تەمەنی لە تۆ مناڵتر بێ ئەگەر بە مانجێکش بێ ئەگەر بە هەفتەیەکش بێ بەڵام معنای مەجازیەکەی ئەوەیە کە دەسەڵاتی لە تۆ کەمتر بێ سەرکردەیەک با تەمەنی 30 ساڵ بێ ئەگەر هاوڵاتیەکی ئەم وڵاتە تەمەنی 100 ساڵیش بێ ئەو هاوڵاتیە بچووکترە لەو لەبەرەوەی ئەو سڵتە و دەسەڵاتی ئەو کورسی و دەسەڵاتی هەیە لە معنای مەجازێکەیە ئەوەیە کە سەرکردە گەورەی ئەو وڵاتەیە کە گەورەی ئەو وڵاتەیە ئەبێ ڕەحم و بەزەیی و سۆز و میهرەبانی بەرامبەر بە سەرجەم هاوڵاتیانی ئەو وڵاتە هەبێ وەڵڵاهی سەرکردەی ڕاستەقینە ئەو کەسەیە کە ئەبێ خۆی بگەڕێ بە ناو خەڵکە خۆی دابەزێ بۆ ناو جەماوەر خۆی وڵات بە وڵات و شار بە شار و دێ بەدێ بگەڕێ بزانێ ینی زۆر سەیرە کاک ریاض لەم کوردستانەی ئێمەیە چەند جار بیستراوە لە مەسئول لە بەرپرس وتۆتی بۆ فەقیر لە کوردستانە ماوە یەکە خۆی بینێ بە چواردەوری خۆیەوە کاکە هەمووی سەڵتەنەت لێدا وتۆتی بۆ فەقیر لە کوردستانە هەیە یعنی پێی وایە ئەم کوردستانە فەقیریتیانێ بۆ لە بەرەوەی دانەبەزیوتە ناو خەڵک کاکە ئاگای لە خەڵک نییە ئەو حتا کە دابەزێ بۆ بازار بیست حیمایە چواردەوری ئەگرن خۆ نەیەڵن بە ئیستراحەت بڕوا لە دوکانێک لەگەڵ چوار مرۆڤ قسە بکە بیست حیمایە چواردەوری ئەگرن ناتوان کاتوێ بڕۆی مواجهەیەکی بکەی قسەیەکی لەگەڵا بکەی بە 3 مانگ هەر مواجهت بۆ وەرناگیرێ ئەتەوێ بڕۆی دوو قسێ لەگەڵا بکەی تەلەفۆنەکەی هیچ کەسێک ڕقەمەکەی نازانێت ڕقم کەس هەڵناگرێ ئەمە بەڕاستی زەرێکی زۆری لە هاوڵاتیانی ئەم وڵاتەی ئێمە داوە فەسڵێکی گەورەی دروست کردووە لە نێوان جەماوەر و لە نێوان سەرکردەیە زۆر باش مامۆستا ئەتوانین بڵین بە درێژایی مێژوو ژمارەی ئەوانەی کە چەوسێنراونەتەوە ژمارەی ئەوەی کە ئەو خوێنەی کە ڕژاوە لە مرۆڤەکان پێم وایە زیاترە لەوەی کە ئەو خەڵکە بە ئاسایی مردووە ئەمە هەمووشی بەرۆکی سەرکردەکانەگرێ ئەم ماڵکاولیە کە ئێستا لە جیهانە هەیە رووسیا و ئێران و سووریا و نازان ئەمریکا ئەمە هەمووی سەرکردەیە بڕیارەدات و ماڵکاولی بۆ خەڵک دروستەکە هۆکاری بەلا ڕێداچوونی سەرکردەکان بۆ نمونە ئێمە لە چرخی یەکەمی پێغەمبەری خوا و دوو خەلیفە بەڕێزەکەیدا ئەبینین کە کۆمەڵگە زۆر ئارام زۆر لەسەر خۆ بێ خوێن ڕشتن بێ ئازاردانی خەڵک بەڵام دوای وردە وای لێ دێ لە ئەمەویەکانە ئەبینین کە گەورەترین ستەم ئەکرێ هۆکاری بەلا ڕێداچوونی خەڵکێک کە تەنانەت سەحابەشیان تیا بۆ لە ئەمەویەکانە بۆچی ئەگەڕێتەوە وەڵی کاک ڕیاض بە دەرەجەی یەک ئەهلی فیتنە دایمە دەوری خۆیان بینیوە ئەهلی فیتنە زۆر خەتەرە چکە پێغەمبەر عەلەیهی سەلام لە حەدیثێکە ئەفەرمێ فیتنە خەوتووە لەعنەتی خوا لە ئەو کەسەبێک کە خەبەری ئەکاتەوە کاکە خۆ فیتنە دایمە هەر هەیە یعنی ئێستا مرۆڤێک یەک کەلیمەیەک لە بینی مرۆڤێک و مرۆڤێکترا بەڵێ جاری وا هەیە بینیان تێکەدا بەڵام بە یەک کەلیمە ژەگەر بینیان خراپ دەتوانێت بینیان چاکاتەوە ئەهلی فیتنە دەوری زۆری بووە ئەوەی کەوا من لە مێژووە خوێندومەتەوە ئەو هەموو شەڕەی لە نێوان ئیمامی عەلی و مەعاویە ڕەزای خوای لێبێ کە دروست بوو دواییش دەستی کێشاوە هاتووە بەرەو دواتر و هەروەها شەهیدبوونی ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ هەمووی ئەهلی فیتنە دەوری خۆیان بینیوە ئەم ئەهلی فیتنەیە زۆر دەوریان هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەر کاتێ سەرکردە لە خۆی بایی بوو بێ گوێ ڕانەگرت بێ بۆ
زاناکان مشاوەڕی بە زانا و بە ئەهلی عیلم نەکردبێ دەستی کێشاوە بۆ ئەوەی لە ڕێگا دەرچووە چونکە سەرکردە عادەتەن بە زۆری ئەو خەڵکانە نین کە ئەهلی عیلمن ئەهلی عیلم زیاتر بە عیلمەوە مەشغوڵن سەرکردە خەڵکانێکن زۆر کات ناڵێم هەموو کاتێ ئینای سێشۆک ئەبوو بەکری سدیق ڕزای خوای لێبێ بەواتای کەلیمە عیلمی پێبووە هیچۆک عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بەواتای کەلیمە عیلمی پێبووە بەڵام لە دوای ئەوانەوە ئەگەر بیگری سەیرەکەی لە خلافەتی ئەمەویە لە خلافەتی عەباسیە لە خلافەتی عوسمانیە هەمویان نا عومەری کوڕی عەبدولعەزیز لە ئەمەویەکانە بە معنای کەلیمە عیلمی پێبووە بەڕاست بەڵام بە ئەندازەی ئەوەی کە عیلمی پێبووە عومەر ژیانی گۆڕی کاکە دەوڵەتی گۆڕی خەڵکی گۆڕی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خوای لێبێ ئەو ڕۆژەی کە خەریکە وەفاتەکە مناڵەکانی ورتەورتیان لێوە دێ ورتەورتیان لێوە دێ ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمی ئەرێوە چییە ئەوە چییە ئەڵێن ئەڵێ 14 مناڵی هەبوو هەمویان مناڵێشان نەگەشتنەوە حەدی باڵغ بوون ئەڵێن وەڵی مناڵەکانت ورتەورتیان لێوە دێ ئەڵێ باوکمان ئەوەتەوە ئەمرێ و دینارێکی بۆمان بەجێ نەهێشتووە یعنی هەموو ئەو ماڵی کە لە دوای ئیمامی عومەر بەجێماوە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خوای لێبێ لە بینی مناڵەکانە تەوزیعیان کردووەیەکی 20 درهەمیان بەرکەوتووە 20 درهەم کە ڕەنگە نەیتوانی بەدەستێ جلی پێ بکڕێ ئەڵێ کە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خوای لێبێ کە جۆی لەما ئەبێ یەکسەر ئەفەرمێت خوا مناڵەکانم هەموو بانکن هەموو بۆ بکەنە ژوورەوە چوار قسەیان لەگەڵا بکەم مەترسێ لەوەی لە دوای خۆی بە جۆرێک قسەی خراپی پێ بڕێن و نێتی وەکو بڵێ گومانی خراپی پێبەرن بانجانەکە فەرمێ ڕۆڵە دانیشن واللهی سەروەت و سامانێک هی ئێوە بوو بێ نەمداوە بە خەڵک دڵنیا بن زوڵمم لێتان نەکردووە بەڵام سەروەت و سامانێکش هی خەڵک بوو بێ نەهاتم زوڵم لەوان بکەم و بیدەم بە ئێوە عەدالەت لەگەڵتان ناجوڵاومەتەوە بۆیە ئەفەرمێ ڕۆڵە ئەگەر ئێوە پیاو چاک بن لە دوای من فالله یەتەوەلە الصالحین واللهی خوای گەورە خۆی سەرپەرشتی پیاو چاکانەکە بەڵام ئەگەر ئێوە پیاو خراپ بن لە دوای من بەخوا سەروەت و سامانێکتان بۆ بەجێ نایاڵم لە دوای من خراپی پێ بکەن و من تەعزیب بدرێم لەسەری بۆیە ئیمامی عومەر ڕزای خوای لێبێ بەم عەدالەتەوە جوڵایەوە فەقیری نەهێشت لە زەمانی خۆیە زۆر باشە مامۆستا بە درێژایی مێژوو کۆمەڵێ زۆر جار سەرکردە خۆی زۆر باش بووە بەڵام کۆمەڵێ ماستاوچی کۆمەڵێ کەسانی خراپ لە دەوریا بوون هەواڵی ناوشاریان بە پێچوانە بۆ حتا لە سەردەمی ئەمریکانە زۆر خەڵک هەبووە لە ناوبازارە سەرکردە بۆ خەڵکێکە بووە هەواڵی ناوشار لە نەبوونی و گرانی و بێکارەبایی و ئەمە بە پێچوانەوە بۆیان بردوێتەوە هەموو خەڵک لێ ڕازیە و خەڵک دوعات بووەکە حتا لە سەردەمی ئیمامی عوسمانی شەڕەزا ڕەحمەتی خوای لێوێ کە ئیمامی عەلی و ئیمامی عەباسە چنە لای بۆ ئەوەی کە کاروبار ڕێک بخرێتەوە ئەم کێشە و فیتنەی لابرێ دوای مروانی کوڕی حەکەمە نایەڵێ کەواتە ئەو کەسانەی لە دەوروبەری سەرکردەکانان ڕێگەی خراپیان پیشانەدەن و هەواڵی ناڕاستیان پێ ئەگەن ڕۆڵی یان بۆ منە ڕۆڵی ئەمانە چیە لەم کاولکاری و بەلا ڕێدابردنی سەرکردەکان وڵا بە تاکید پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ الدال على الخير كفاعله بە هەمان شێوە بە پێچەوانەکەشەوە مفهومی مخالفەی ئەم حەدیثە ئەوەیە الدال على الشر كفاعله بەڕاستی هەر کەسێک دەلالەتی خەڵک بکە بۆ کاری خێر واتە دەستی خەڵک بگرێ ڕێنمایی خەڵک بکە بۆ کاری خێر وەک ئەوای خۆی کردبێتی باخۆشی نەیکردبێ یعنی ئەگەر من بە تۆ بڵێم کاکە بڕۆ ئەو کارە بکە کارێکی زۆر خێرە من خۆم مەجالم نییە تۆ بە قسەکەی من چووی کردت من و تۆ ئەجرەکەمان وەگێکە لای خۆی گەورە و بە پێچەوانەشەوە بە هەمان شێوە هەر کەسێ بڕوە هانی خەڵک بدا بەرەو کاری خراپە هەر وەک ئەو وای خۆی کردبێتی وەک ئەوای ئەو شەڕە خۆی کردبێتی لە حەدیثەکە پێغەمبەر عەلەیهی السەلام فەرمێ من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة وبپێچەوانەشەوە فەرمێ ومن سن في الإسلام سنة سيئة فله وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة کابرا لێرە سنە بمعنای ڕێگە کابرا هاتووە ڕێگایەکی خراپی داهێناوە بەوەی کەوا چۆتە بندەسی ئەم خەلیفەیەوە چۆتە بندەسی ئەم سەرکردەیەوە چۆتە بندەسی ئەم سوڵتانەوە هەموو خواروخێچیەکانی ئەبینێ بەس پێی ناڵێت تۆ خواروخێچی لەمانەیە لە ئەهلی ئیسلامە بەڵێ فعلەن ئەو خەڵکانە هەبووە زۆر زەرەریان داوە بەڵام بە پێچەوانەشەوە خەڵکانێکمان هەبووە بەڕاستی چوونەتە بەردەمی خەلیفە ئەوەی بە حەقی زانی بێ ئەوەی بەڕاستی زانی بێ پەنجەی کردووە بەناو چاوی بەبێ و لێی بترسێ پێیوتەوە ئاوایە ڕێگەی نەداوە ئیمامی مالیک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ لە سەردەمی هارونە ڕەشیدە هارونە ڕەشید کە معلومە پیاوێکی هەتا بڕی بەتوانا و مسڵمان و دیندار و دامەزراو بووە بەڵام بڕیارێک دەرئەکا بڕیارەکەی خۆ حەقیقەتەن ڕەنگە لە جێی خۆیان بوو بێت بەڵام کێشە و مەشاکیل نێو عالەمی ئیسلامیە دروستە کرد بڕیارێک دەرەکا فەرمێ ئەی مالیک من پێم وایە مۆتەئی تۆ کە مۆتەئی ئیمامی مالیکە حساب کە مەزهەبی ئیمامی مالیکە ئەفەرمێ پێم وایە بە باشی ئەزانم مۆتەئی ئیمامی مالیک بە دیواری کەعبەیە هەڵواسین و بڕیار دەرکەین بۆ هەموو عالەمی ئیسلامی کە
کە ئیتر هەموو عالم پابند بن بە موەتەئەوە. طبعا ئەواگەر ئێمە ومانان بین و کتابێکمان نووسی بێ و دەوڵەت داوا بک بڵێ کاکە من ئەمێ ئەم کتابەی تۆ بکەمە منهەجی سەرەکی وڵات، وڵا لە خۆشییا گەشکە ئەمانگری ئەڵێن خوا برا پێم خۆشە، وەڵا برامە زۆر مهمە، یاخوا دەست خۆش بە ئیشێکی زۆر چاکە. بەس ئیمامی مالک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ئەم پیاوە عاقڵە، ئەم پیاوە زیرەکە نافەرمێ دەستخۆشیت لێ ئەەکەم، ناش فەرمێ وەڵی خۆشتێکی چاکە کەیفی خۆتە وەڵا هیتر خۆ بۆ خۆت مخەیەر بەگەر باشە زانی بیکە یەک ڕێگری ئەکا فەرمێ من شتیوان قبول نییە. هارون الرەشید فەرمێ ئەی مالک موەتە تۆ نووسیوتە لە هیچی پەشیمانی ئەڵێ نەخێر لە هیچی پەشیمان نیم و قەنەعەتشم بە هەر هەمووی هەیە، هەمووشی بەدی نەزانم. ئەفەرمێ دەی بۆ نەیکەینە یاسایەکی سەرەکی هەموو عالەمی ئیسلامی پێوی پابند بن. ئیمامی مالک ئەفەرمێ هەموو عالەم وەک من بیر ناکاتەوە، تۆ بە زۆر خەڵک ئیجبارەکەی پابند بێ بەو بیرکردنەوەی کە مالک بیری لێکاتەوە. ئەفەرمێ ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم اختلاف لە نێوانیانە هەبوو، ئێستا بڵاوەیان کردو بەسەر زەویە، یەکێ لە شامە، یەکێ لە میسر، یەکێ لە عێراق، یەکێ لە ئێران، یەکێ لە ئەفغانستان، یەکێ لە سعودیە. من قبوڵم نییە تۆ ئەم هەموو خەڵکە بێنی پابندی کەی بە زۆر ئیجباریان کەی بە بۆچوونەکەی منەوە. ئەمە پیاوی تەقوا، ئەمە پیاوی ئیمانەکە، یعنی بۆ مەسلحەتی خۆشی ڕازی نەبووە ئەو بڕیارەی کە هارون الرەشید دەری کردووە. بەڵێ مامۆستا سەرکردەی وڵات تا چەند بەرپرسە لەو نەهامەتی و گرانی و ڕوودا و قوربانیانەی کە لە کۆمەڵگەکەیدا ڕوو ئەدەن لەوەی کە کەم تەرخەمە لە دروستکردنی بۆ منە ڕێگۆبانەکانە. نمونەیەکمانەیە گوایە ئیمامی عومەر فەرموویەتی وەڵی ئەگە گیسکە گەڕێ لە شاخەکانی عێراقا بەربێتەوە ترسم خوا لەسەرەوە محاسەبەم کە بۆچی عومەر ڕێگەت بۆ دروست نەکردو. ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستانە، کوشتنی بە ئەنقەز یان بۆ نمونە تاڵانکردن و دزی و ئەم شتانە لە هەرێمی کوردستانە ڕوو ئەدەن. سەرکردە تا چەند بەرپرسە لەوەی کە دەبێ بە دوواداچووم کاوە ئەم کێشە و گرفتانە دروست نەکات. زۆر جا بەداخەوە لە وڵاتانی ئیسلامیان سەرکردە هەر خۆی بێتەوە بە بکوژی خەڵکانی کوژراو، هەر لەسەر ڕەخنەیەک لەسەرەوەی کە وێنەیەکی بڵاوکراوەتە یان وتارێکی لەسەر نووسراوە. وەڵا بە تاکید پێغەمبەر عەلەیهی سەلام لە دوو فەرمودەیە زۆر جوان ئیشارەت بەو قەزەیە ئەکا. اینجا ڕۆژێک ئێمە سەردانی حیزبێکمان کرد، حیزبێکی دەسەڵاتدار لەم وڵاتی خۆمانە سەردانیمان کرد، بە مەسئولی مەقەڕەکەیانمان وتم حەدیسەم بۆ خوێند، وتم پێغەمبەر عەلەیهی سەلام ئەفەرمێ هەر کەسێ ببێتە بەرپرس واتە مەسئول بەرامبەر بە 10 نەفر، تەنها 10 نەفر لە ڕۆژی قیامەتە کە دێ دەست و قاچی بە زنجیر بەستراوەتەوە. هێزێک نییە لە دنیاە لە قیامەتە هێزێک نییە بتوانێت ئەم زنجیرە بکاتەوە ئیلا عەدالەتەکەی خۆی نەبێ. جام حەدیسەم بۆ خوێندەوە دای بەسەر خۆی وتی ئەی قوڕ بەسەر تەوقی سەرمان، وتم بۆ؟ ئێوەتی بە قورعان خۆم حەدیسە وا بێ قوڕ کراوە بەسەرمانە. وتم وەڵا ئەوە حەدیسە سایتر چۆن وانە؟ ئەوە حەدیسە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر مرۆڤێک ببێتە مەسئول بەرامبەر بە 10 نەفر لە ڕۆژی قیامەت دێ مسلمان بێ یا کافر دەست و قاچی بە زنجیر بەستراوەتەوە لە ساحی حەشرە. هێزێک نییە بتوانێت ئەو زنجیرە بکاتەوە عەدالەتەکەی خۆی نەبێ. جا ئەمە زۆر مهمە، یعنی تۆ سەیریکە کەسێک ئەمڕۆ بەرپرسە بەرامبەر بە میلەتێک وڵاتێک کە بە ملیۆن خەڵکی تایە، 5 ملیۆن، 10 ملیۆن، 15 ملیۆن، 1000 ملیۆن، 100 ملیۆن خەڵکی تایە. کاکە وڵاتی سین ملیارێک و نزیکەی چۆتە سەر 500 ملیۆن نفوسەوە. ئەو کەسەی کە وڵات سەرۆکی وڵاتی سینە ئەمڕۆ بەرپرسە لە ملیارێک و 500 ملیۆن نفوس. کوردستانی خۆمان کە ئەگەر 4 ملیۆن بین 5 ملیۆن بین، ئەو کەسەی کە سەرکرد سەرۆکی ئەم وڵاتەیە بەرپرسە لە بەرامبەر ئەم 5 ملیۆن نفوسەیە. وەڵاهی یەک نەفرێک کەم و کوڕی هەبێ و ئەو بەدەمێوە نەیە بەرپرسە لە ڕۆژی قیامەتە. وەڵاهی فەرق لە نێوان کوڕەکەی خۆی لەگەڵ منداڵێکی عەشایری لادەیە بکا کە کەس نازانێ چێیە، فەرق بکا لە بینی ئەم دوانەیە موچەی باش بۆ کوڕەکەی خۆی ببڕێتەوە بەس بۆ ئەوی نەبڕێتەوە. وەڵاهی لە ڕۆژی قیامەتە دێ دەست و قاچی ئاوها بە زنجیر بەسراوەتەوە بە نەسی ئەو حەدیسەی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام. لە حەدیسێکی ترا پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمێ ما من راع يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لها إلا حرم الله عليه رائحة الجنة. أفرمي هیچ کەسێک نییە سەرپەرشتی خەڵکی بکە ئەو ڕۆژەی کە ئەمرێ غەشی کردبێ لەو خەڵکە، خیانەتی کردبێ لەو خەڵکە، بە عەدالەت نەجوڵابێتەوە لەگەڵ ئەو خەڵکەیە، ئەفەرمێ وەڵاهی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بۆنی بەهەشتی لەسەر حرامەکە، نەک بەهەشت خۆی. نایەڵێ لە دووری شەو بۆنی بڕواکە لە حەدیسێکە ئەفەرمێ بۆنی بەهەشت 70 ساڵ ڕێگە ئەڕوا. کەواتە مەسئولیەت زۆر گرینگە بۆ ئینسان. وەڵاهی ئینسان نەتوانێت ئەو مەسئولیەتە حەقی خۆی پێ بداوەری نەگرێ.
چونکە تۆ مەسئولیەت وەرنەگری لە ڕۆژی قیامەتا سەرت سووکە. سلمانی فارسیجە فەرمێ ئەگەر توانیت خۆڵ بخۆیت و نەبی تەمیری دوو کەس ئەوە خۆڵەکە بخۆی باشترە بە تاکید. زۆر باشە. مامۆستا لە ماوەی ڕابردوودا بەداخەوە لە نێو وڵاتی مسلمانانە ئەویش بە پاڵپشتی ئەوروپا کۆمەڵی عسکەر و ستەمکاریان دروست کرد بۆ میلەتە مسلمانەکان و کەوتنە وێزەی مسلمانان و بە هەزارەها و بەگرە بە سەدان هەزار مسلمانیان هەم شەهید کرد هەم توندی زیندانەکان کرد. بەداخەوە زانایانی مسلمانیش لە ئاست ئەم ستەمکارانە بێدەنگ بوون، تەنانەت جورئەتێکیان نەبوو فتوایە دەربکەن. فتوای کوفر تەکفیرکردن نا، بەڵام بە شێوازێک لە شێوازم ئیدانەکردنی ئەو کارە نابەجەیە کە ئەمە بە هیچ جۆرە لە سیفەتی سەرکردن ناوەشێتەوە. بێدەنگی زانایان لە ئاستەمکاران بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار ئەفەرمێ ئەو کەسێک کە بێدەنگە لە ئاستی حەق ئەوە شەیتانێکی کەڕوولاڵەوە. زۆر جار هانی مسلمانانیشی داوە کە لە ئاست هەڵەوکەم و کورتی کەسانی ترا بێدەنگ نەبن. بێدەنگی زانایان لە ئاستەمکاران پەیوەندی بە چیەوە هەیە تا چەند ئەم زانایان خستۆتە ژێر پرسیارەوە کە ئەمانە خۆیان بە وەلی ئەمر و ڕێنیشاندەری خەڵک زانیوە. وڵی زانای ئەهلی ئیسلام بەقەد ئەندازەی علمەکەی ئەبێ غیرەت و جورئەت و ئیمانی دامەزراو بێ. هەرچەندە علمی زۆر بێ، جورئەت و غیرەت و ئیمانی دامەزراو نەبێ، ئەو علمە خزمەتێک بە ئەو میلەتە ناکە. پێغەمبەر عەلەیهی سەلام کە أفرمي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطيع فبلسانه فإن لم يستطيع فبقلبه وذلك أضعف الإيمان. تفسيري أم حديثا زۆر کەس بە هەڵە تەفسیریان کردووە پێشتر، هەروە وتویانە هەر کەسێ منکەرێکی بینی بەدەست بیگۆڕێ، بەدەست بۆت نەگۆڕدرا بە زمان، بە زمان بۆت نەگۆڕدرا بە دڵ، دڵیش لاواسترین ئیمانە. ئەمە تەفسیرێکی هەڵەیە تو ئەگەر ئاوا تەفسیری بکەیت بۆ جاری وایە هیچ دەسەڵاتێکم نییە، نە بەدەست نە بە زوبان، بە دڵ هەتا بڵێ پێم ناخۆشە، ئێ باشە بۆ ئیمانەکەم لاوازە. لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لە مەکەیا بوو، منکەری ئەبینی، نە بەدەست پێی ئەگۆڕدرا نە بە زوبان پێی ئەگۆڕدرا، ئەو هەموو بتە لە کعبەیە ئەپەرسترا، نە بەدەست پێی ئەگۆڕدرا نە بە زوبان پێی ئەگۆڕدرا، بەدڵ پێی ناخۆش بوو. ئێبێ بڵێەوە ئەضعف الئیمانە، خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمانی لاواز نەبوو. بەس نە جوانترین تەفسیر بۆ ئەم ئاەتە قورئانیە، بۆ ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کراوە، بعضێ لە زانایان ڕەحمەتی خۆیان لەبێ ئەوە تەفسیریان کردو. فەرمیانە بڵێ منکەر بە سێ شت ئەگۆڕدرێ: سوڵتا، زانایان، عەوامی خەڵک. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ من رأى منكم منکرا فلیغیره بیده، ئەڵێ سوڵتا ئەتوانێ بەدەست بیگۆڕێ، چونکە سوڵتا ئەتوانێ ئەمر دەرکا، سوڵتا ئەتوانێ کە منی بینی منکەرێکم کردی جۆچکەم بگرێ و هێزی بۆ بخاتە کار، وانە هێزی بۆ بخاتە کار و دەستم بگرێ و نەیەڵێ ئەو منکەرە بکەم. دەمیش بۆ فتوای زانایان. ئەگەر هاتو سوڵتا ئەمەی نەکرد، زوبانەکە ئەگەڕێتەوە بۆ زانایان، فلیغیره بلسانه، یعنی با زانایانی ئەهلی ئیسلام ئەو منکەریان بینی قبوڵی نەکەن، بێدەنگ نەبن، بیکەنە هەرا و دنیای لێ تێگەیەنن، دنیای لێ پڕکەن. ئەگەر هاتو زانایان نەیان گۆڕی و زانایان بە زوبان دەنگیان نەکرد، ئەگەڕێتەوە بۆ شەعب و بۆ جەماوەر کە بەدڵ پێی ناخۆشە هیچ دەسەڵاتی نییە. بووە فەرمێ وەذالک ئەضعف الئیمان، یعنی ئیمان لەناو ئەو کۆمەڵگایە لاوازە کە سوڵتە منکەر نەگۆڕێ، زاناکانیش دەنگ نەکەن لە بەرامبەر منکەرە. ئیسلام لاوازە لەناو ئەو میلەتە. زۆر باش مامۆستا، ئەمە تەفسیرێکی جوانەوەی. من کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا پرسیاری خۆمەکەم لە ئێستاە لە قەیرانێکی قوڵی داراییین، خەڵک تەواو نائومێد و ڕەشبین بووە، خەڵک وەک وەڵێدا خەمی سبەینێتی لەوەی کە بژی نەژی، خەڵک موچەی بردراوە، خەڵک قەرزارە، خەڵک لەسەر بنەبوونی تەنانەت لە هاوسەر و خێزانی خۆی جیابۆتەوە. بشمانەوێ نەمانەوێ ئەمە لە ئەستۆی بەرپرسانایە، بەرپرسانێکی نامەسئول کە نەیان زانێت چۆن ئیدارەی ئەم وڵاتە بکەن. ئەم هەموو داهات و سەرۆت و سامانە هەیە، بەرپرس نازانێت چۆن تەعامل بکات لەگەڵ ئەوە شاکە ئەگەرێکەکەی ئەمە شەڕێکی سیاسی و دەرونی بێ لەگەڵ ئەم خەڵکە ئەکرێ بە ئومێدی مانەوەی خۆی. سەرکردە ئەرکی سەرکردە ئەمەیە لە پێناو کورسی خۆیان، لە پێناو حیزبی خۆیان، لە پێناو بوون هەوا و ئارەزوی خۆیان میلەتی بچەوسێنێتەوە. لە کاتێکە ئیمامی عومەر نێرێ بە دوای والیەکانیان کە فریای شاری مەدینە بکەون لە گرانیەکە، خۆی وەکو ئەوان برسی ئەکار، نوێژە بارانیان بۆکە هێندە دڵسۆزە. من پێم خۆشە باسێکی ئەرکی سەرکردە بکەی لەم قەیرانە بەتابەت لە هەرێمی کوردستان. و پێم خۆشە بە یەک فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعود ڕازای خوای لێبێ لەم قەزەیەیە ئیشارەتی پێ بدەم کە عەبدوڵای کوڕی مەسعود ڕازای خوای لێبێ ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتا خوای پەروەردگار ئەو مرۆڤە بانگ ئەکات کە خیانەتی لە سەروەت و سامانی میلەت کردووە. بەڵێ هەموو سەرکردەکانی ئیمڕۆی وڵاتی ئیسلامیەکان نەگرێتەوە، ناڵێم هەمووی لە 100%، بەڵام لای ئەڵڵای لە 99 نەگرێتەوە. ڕاست خیانەتیان لە سەروەت و سامانی، چونکە بڕۆ سەیری ژیانی ئەوان کە
سەیری ژیانی ماڵ و منداڵیان کە سەیری ژیانی خۆیان و خزم و دەوروبەریان کە سەیری ژیانی خەڵکە ئاساییەکەش بکە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار ئەو خەڵکانە بانگەکا کە خیانەتیان لە سەروەت و سامانی خەڵک کردووە کە کەوتوتە بەردەستیان ئەفەرمێ زەختی لێ ئەکا خوای گەورە ئەفەرمێ خیانەتت لە سەروەت و سامانی ئەو میلەتە کرد بڕۆ بیان دەرەوە بڕۆ پارەکەیان دەرەوە ئەویش دەڵێ خوایە خۆ من دینارێکم پێ نییە لە کوێی بێنم ڕوت و ڕەجاڵی بێبەرگم آخر یومە لا ينفع مال ولا بنون هیچ شت نییە ماڵ سەروەت و سامان مناڵ کەس بە دەورتەوە نییە خوا زەختی لێ ئەکا ئەفەرمێ چۆن لە دنیاە ئەو پارەیە دەستت بەسەراگرت و نەتهێش بدرێ بەو خەڵکە کە مستەحەق بوون لادایە لاوە بۆ خۆت ئێستا بڕۆ تەوزیعی کردەوە بەسەریانە هەر خوای گەورە زەختی لێ ئەکا ئیشەڵێ وەڵڵاهی خوایە ئاخر نییە و لە کوێی بێنم خوای گەورە پیشانێدا لە هەر ژێرەوەی جەهەنەم ئەفەرمێ ئەو سەروەت و سامانەی تۆ بە خیانەت لەو میلەتە دزیەوە ئەوە تەوا لە ژێر جەهەنەمایە بڕۆ دەریکە دەرەوە فڕی ئەدەنە خوارەوە بۆ ناو جەهەنەم بڕۆ ئەو پارێ دەرکە دەرەوە کە ئەڕوا ئەچێتە ژێرەوەی جەهەنەمی تر خوای پەروەردگار خۆی بزانێ جانم چەندێ قوڵە هەتا ئەگەیتە خوارەوە بێ چەندێ بسووتێ کە دەست ئەکا بەو پارەیە ئەیدا بە کۆڵیا ئەڵێ خوایە وەڵڵاهی بەقەت هەموو چێوەکانی دنیا قورسە لەسەر شانم چۆن هەڵیگرم بەقەت هەموو چێوەکان قورسە خوای گەورە فەرمێت چۆنی هەڵەگری هەڵیگرێت لە دنیاە چۆن خیانەتت لێ کرد ئاها هەڵیگرە و بێنە دەرەوە تەوزیعی کە بەسەر ئەو خەڵکات تەمەنەوە بە خەیاڵی خۆی دڵی پێ خۆش ئەڵێ ئێستا هەر چۆنێک بێ بە هەر حاڵێک بێ دەرێکەمە دەرەوە تەوزیعەکەمەوە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێ ئەفەرمێ کاتێکە ئەیهێنێ بە حاڵێکی زۆر عەزیز سەری ئەخا بۆ سەرەوەی جەهەنەم دێتە سەر لێواری جەهەنەم لە دەستی بەرەبێتەوە لە دەستی بەرەبێتەوە ئەچێتەوە ژێر جەهەنەم خوای گەورە دووبارە ئەمرە کاتەوە فێن بڕۆ دەریکەوە زۆر باش ئەڵێ ئەمرۆ بە حەتا دنیایە ئەوە حاڵێ بێ لە قیامەتە جا قوڕ بەسەر ئەم سەرکردانەی بە شتی زۆر مابوو بپرسین لە ئەرکی سەرکردە ئەرکی جەماوەر بەرامبەر بە سەرکردەکان و زۆر سیفەتی تر مابوو کە ئێمە باسیکەین بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکەمان تەواو بوو من زۆر سپاسی بەڕێز دەکەم خوای گەورە پاداشی ئینشاءالله مێ دەکەین شتێکمان بەخشی بێ و جێ ڕەزامەندی خوای گەورە پاشان بینەران بێ بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئەی بەڕێزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکە بوون تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ